ساڵی نوێ ئەستێش پلانێکی تیا جێبەجێ بکەیت؟ وڵی تاسی هیچ هیچتانە ناو 2025 چۆن بوو بۆ تۆ؟ سپاس بخوا باش و خراپیش بوو بەڵام هەر شتێ بێ تەخۆزی خۆی گەورەی حەمدوللیلا باش بوو. من چەند جارە تۆم بینیوە لە یاریگای نەورۆز هاتەرێک سەرسەختی نەورۆزی بەنیازی چی بۆ نەورۆز بۆ ساڵی نوێ؟ ئینشاءڵڵا بە هیوای ئەوەی کە بێهیوامان نەکەن توانن بەردەوامی بە تواناکان و یاریەکانیان بن و بە هیوای سەرکەوتن بۆ ئینشاءڵڵا. ساڵی نوێ ئەستێش پلانێکی تیا جێبەجێ بکەیت؟ وڵی تاسی هیچ هیچتانە ناو؟ ئەی بۆ نمونە تێش ساریە بکڕی خانوێ بکڕی شتێ بکەیت؟ ئەوەی لە مشکم هەبێ ئینشاءڵڵا خوێندنە جا لێرە بێ دەرەوە وڵات بێ فەرق ناکات بەزیتر ئینشاءڵڵا خوێندن ئەگەر دەسا خوێنی؟ تاوام کردووە بەرسی کۆڵ چی تەواو کردووە؟ ئایتی زانکۆ؟ مەحەتی زانی چییە خوێنی؟ بێگومان هەر لە بەشەکەی خۆما بەرەو بەرسی ئینشاءڵڵا.